خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوامین هەروەکو لە سەرەتای پرۆگرامەکەشە ئاماژەمان بۆیە کە لەمڕۆوە فستیڤاڵی تام دەست پێ ئەکا فستیڤاڵە ماوەی چەند ڕۆژێک ئەخایەنێت ئێمە ژوەکو دەستگای میدیایی کورسات هەم بە هاوبەشی و هەمووەکو لایانی سپۆرسەری میدیایش لەم فستیڤاڵایە بەشدارین کە ئامادەکاریەکی باشی بۆ کراوە ئێمە ژوەکو پرۆگرامی ڕۆژێکی نوەکو دەستپێکی ڕۆژ بابزین ئامادەکاریەکان خۆی لە چیا بینێتەوە لە پارکی هەواری شار پێکمان و ئێستا هاوکارمان ساحەر لەوێ ڕاستە خۆ لەگەڵمانەیە ئەگەر گوێبیستی ئەمە بێ ئەو کۆمەڵە زانیاریمان باتێەوە بزانین ئەو گروپانەی کە لەوێن چۆن خۆیان ئامادە کردووە کە بتوانن ئێوارە پێشوازی لە میوانەکانیان بکەن. سەحەر سڵاو لێبێ و بەیانی و باش. بەیانی باش بێ سەحەر. سڵاو لە تۆ بێ سەرکۆ، سڵاو لە لانە، سڵاو لە بینەرانی ئازیز و خۆشەویستمان بێت بە هەمان شەوە کە سەرکۆ ئاماژەت بۆ کرد. من ئەمڕۆ لە پارکی هەواری شارم لەبەر ئەوەی کە بێگومان بە هەمان شەوە کە بینەرانیشمان بۆ خۆیان ئەزانن ماوەی چەند ڕۆژێک کە ئاگادارن لەم پارکەیە لەمڕۆوە فستیڤاڵێک تایبەت بە خواردن و هەروها کۆمەڵێک چالاکی دیکە ساز دەکرێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی بۆ ماوەی 5 ڕۆژ ئەخایەنێت و بە هەمان شەوە کە بە ناوی فستیڤاڵەکەشەوە دیارە چالاکی سەرەکی فستیڤاڵەکە تایبەت کراوە بە خواردن و پێشبڕکەی خواردن، بەڵام لەگەڵیشە کۆمەڵک چالاکی وەک چالاکی هۆنەریەکان و میوزیک بە تایبەت و هەروها کۆمەڵک چالاکی بۆ منداڵ خنجیلەکانتان لێرە لە ماوەی ئەم 5 ڕۆژەیە بڕێوە ئەچێت جا دەستگای میدیایی کورتسات سپۆنسەری میدیایی ئەم چالاکی و ئەم فستیواڵەیە هەر بۆیە ئەگەر بە بەرداوامی لەگەڵ کەناڵی کورتساتا بن بە درێژای ڕۆژەکە ئەتوانن بزانن لەم فستیواڵەیە چی ئەگوزارێت کام یەک لە کاتژمێرەکان بۆ ئێوە بە پێی بارودۆختان گونجاوە کە بێنە ئێرە تام و چێژ لە خواردنەکان بکەن، چێژ لە چالاکیەکان وەربگرن. باسی ئەوەم کرد کە لەم فستیڤاڵای کۆمەڵک چالاکی بەڕێوە دەچێت، چالاکیەکان بۆ نمونە چالاکی هوەری و میوزیکەکان هەل لە ئەمڕۆوە بەڕێوە دەچێت. چالاکی بۆ منداڵە ئازیزەکانتان هەیە، هاوکارمان تەوار ئەمڕۆ لێرە ئامادە دەبێت بەوەی کە لەگەڵ منداڵەکانتان بدوێت، بەوەی کە منداڵە ئازیزەکانتان ئەگەر لەگەڵتان دێن بۆ ئێرە هەست بە بێتاقەتی و بێزاری نەکەن، هەر بۆیە ئەوانش لێرە بێگومان سەرقاڵ دەبن، بەڵام بە شێوازێکی زۆر زۆر باش چێژ لە کاتەکانیان وەرئەگرن. بە بەردەوامی چالاکی میوزیکی پێشکەشتان کرد و کۆمەڵێک با بڵین شوێنیش ئەلبەت بین کراوە بۆ ئەوەی کە لەو شوێنانەیە ئەگەر ئەتانەوێت ئاگاداری بارودۆخی تەندروستی خۆتان بن، کۆمەڵی پشکنینی با بڵین هەیە. ئەم پشکنینە 6 مانگ جارێک ساڵێک جارێک لانێ هەرێکەتان ئەنجامی بن بۆ چەکی خۆتان و بۆی کە دڵنیا بن لە سەلامەتی خۆتان لانێ فریان نەکەوت بێتن لە ماوەیە بچن ئەم پشکنینانە بکەن. کۆمەڵێک شوێن لێرە دابین کراوە، ئێوە دەتوانن لە پاڵ ئەوەی کە چوون پشکنینەکانتان ئەنجامدا لەگەڵ هاوڕێکانتان بێ لەگەڵ خێزانەکەتان بێ دواتر بچن سەردانی هەر یەک لەو باڵی غۆرفانە بکەن کە لێرە دیاری کراوە، جال لە پاڵ ئەوەی کە ئاگاداری تەندروستی خۆتانە بن اینجا دوای ئەوە چێژ لە چالاکیەکان وەربگرن. لە ماوەی ئەم 5 ڕۆژی فستیواڵەیە پێشبڕگەی خواردن بەڕێوە دەچێت کە ئەنجامی ئەم پێشبڕکەیە ڕۆژی کۆتایی فستیواڵەکە ڕائەگەیەنرێت و هەروەها کۆمەڵە لایەن لێرە ئامادە دەبێت هەر لە کەرتی تایبەتەوە هەتاکو کەرتی حکومی بە هاوبەشی لەگەڵ یەکتریا ئەم دوو کەرتە هەوڵیان داوە فستیواڵێکی زۆر زۆر تایبەت و ناوازە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکرێت. کاتژمێر 5 ئێوارە فستیواڵەکە لێرە دەست پێ دەکات بە کۆمەڵک پرۆگرامی زۆر زۆر چڕ و هەروەها پلان بۆ ئامادەکراو ئەم چالاکیانە لە کاتژمێر 5ەوە دەڕوات. بەرنامەی کورتسات مەگەزین سعات 6 بۆ 8 لێرە بەرنامەی تایبەتی خۆی لە ماوەی ڕۆژانی فستیواڵەکە بەدەر لە ڕۆژی هەینی پێشکەشتانەکات هەر بۆیە ئەگەر تەنانەت فریاش نەکەوتن یاخود بۆ نمونە لە سلێمانی ئازیزنین دەتوانن لە هەر کوێیەکان لە ڕێگەی ئەم با بڵێن پرۆگرامە تایبەتی کورسات مەگەزینەوە ئاگادار بن کە لێرە چی ئەگوزارێت و هاوبەش بن لەگەڵ دیمەنە جوانەکانە. هەروەها هاوکارمان تەرزە کاتژمێر 3 بۆ 4 هەموو ڕۆژێک لایڤێکتان پێشکەش دەکات و بێگومان بەرنامەی ڕۆژێکی نوێش قەت لە بیری ناکات ئەو چالاکیانەی کە تایبەتە بە ئێوەی ئازیز بۆتانی بگوازێتەوە. بۆیە ئێمەش لە بەرنامەکەمان هەموو ڕۆژێک هەر نەبێت راپۆرتێک لەسەر ئەم فستیواڵە پێشکەشتانی ئەکەین. جا لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە بێگومان دەتوانن بێنە ئێرە چێژ لە ئەم باڵێن چالاکیانە وەربگرن. ئێوەش کۆمەڵێک خواردنی زۆر زۆر جیاواز لێرە پێشکەشتانی دەکرێت لەلایەن شوێنە تایبەتەکانەوە کە پێم وابێ خۆتان هەریەکەتان ناوەکانی بەرگوێتان کەوت بێت. کۆمەڵی خواردنگەیە کافتێریایە و هەروەها هەلێکی زۆر جوانیش ئەم ماوەیە لێرە ڕەخساوە بۆ ئەو کەسانەی کە ئەگەر شوێنێکی دیاریکراوی خواردن پێشکەشکردنیان نەبووە پێشتر لە ڕێگەی ڕقم تەلەفۆنەکەەوە بوو بێت لە ڕێگەی ئەکاونتێکەوە بووە لەگەڵ مشتریەکانیان پەیوەندیان هەبوو لەم ڕێگە
تێگەیەوە خواردنەکانیان یان با بڵێن بەرهەمە خواردنیەکانیان پێشکەش بە مشتریەکانیان کردو لێرە ئەم هەلەیان بۆ ڕخسا و ڕاستەوە خۆیان مشتریەکانیان حازرە بێ خواردنەکە ئەگەیەنن بەدەست مشتریەکانیانەوە کۆمەڵێک هەروەها کەسی زۆر تایبەت لێرە ئامادەیە پێشتر زۆر چالاک بووە هەر لە کەناڵی کورتساتەوە لەگەڵ سیمایانە ئاشنا بوون ئێوە ئەوانش لێرە ئامادا بن یەکێک لەو کەسانە ڕێژنایە کیژی دێهات کە ئەمڕۆ ڕێژناش لێرە غورفەیەکی تایبەت بەخۆیەیە کۆمەڵێک بەرهەمی خۆماڵی و کوردەواری زۆر بە تام و چێژ لێرە پێشکەش ئەکات جا ڕێژنا پێم خۆشە باسی ئەوەم بۆ بکات کە ئەو بەچ بەرهەم گەلێکەوە بۆمان ڕوون بکاتەوە بەرهەمە خۆماڵەکانی کابانەیە و هەروەها پێشمان بڵێت بۆ ویستی کە لەم فێستیڤاڵەیە بەشداری بکە. سلااوان لێبێ من زۆر خۆشحاڵم کە وەکو براندی کیژی دێهات لێرە هەم بۆ خۆم بینەرەکانم ببینم لە نزیکەوە هەمیش بێن بەرهەمەکانمان تاقیکەنەوە بەرهەمەکانی من هەمویان لە گوندەوە لە گوندەکەی خۆمانەوە هەم لە هەنجوینەوە هەم لە ترشی خۆماڵیەوە لە ڕووبەهەنار و لە بنێشتی کوردی کە هەمووی بەدەستی خۆمان ئامادەی دەکەین پێشتر هەر بە ئۆنلاین خەڵک شتەکانی بینیوە هەر بە ڕسم بینیوێتی ئێستا بێ لە نزیکەوە هەم تاقی کاتەوە لەم فیستیڤاڵە هەمیش دەتوانن شتەکان لێرە بکڕن. جا چی بوو ئەوەی کە قەرارتدا لێرە بەشداری بکەی ڕێژنە؟ ئەم فیستیڤالە جیاواز بۆ ڕاستە لە سلێمانی فیستیڤاڵی زۆر دەکرێت بەڵام هەم بۆ من ئێستا ئامادەکاریم کردبوو لە قۆناغەم کە بچمەناو خەڵکەوە هەمیژەوەی کە ئەم فیستیڤاڵە تایبەتە بە تام و چێش تایبەتە بە خواردنجا ئێمە جگەلەوەی کە ئێرە ئەم فیستیڤاڵی تام هەموو جۆرە خواردنێکی تێدایە هەم لە فاستفوتەوە بیگرە هەم خواردنە کوردەواریەکان هەم ئەم خواردانەی ئێمەش کە هەمویان بەرهەمە سروشتیەکانن جاویستم لەپاڵ ئەو خواردانەی کە هەیە بەرهەمە سروشتیەکانی ئێمەش بەشدار بێ لەگەڵی یخوا دەست خۆش بێ جا من لەناو بەرهەمەکان تا ترشی سماقم بینی ترشی سماقی ئەوەی کە ئەسڵ بێت و هیلادی خۆمان بێت تامێکی ترشتری هەیە لەناو بەرهەمەکانی تاقیم کرد و بەڕاستی تامەکەی زۆر جیاواز بوو هەر بۆیە ئەتوانن بێنە ئێرە یەکێک لەو شوێنانەی کە سەردانی بکەن تایبەت بێت بە ڕێژنا بێگومان دەتوانن چێژ ببینن زۆر سپاس دەکەم تۆ سەرقاڵی ئامادەکاریەکانت بووی هەر بۆیە با لە کاتت زیاتر نەگری جا کۆمەڵێک بەڕێزی دیکەش لێرە ئامادەن باسی خواردنەکانم کرد خواردنی وڵاتانی جیاوازیش لێرە بۆ نمونە هەندێک لە ئێوەلانە هەستان بۆ نمونە لە وڵاتی ئێران و تاقیکردنەوەی خواردنەکانی بێ لێرە هەر شوێنێک دیاری کراوە بە خواردنەکانی وڵاتی ئێران کۆمەڵک شوێنی دیکەش هەیە خواردنی بۆ نمونە فاستفود پێشکەش دەکرێت خواردنی کوردەواری جا بێگومان ئەزانن هەر کەسە و بە دەست و پەنجەی خۆی تامێکی هەیە خواردنەکە خۆتان بێنە ئێرە خۆتان دادواری بکەن لەسەرێکت بەڕاستی بەتام بووە جا بەڕێزێکی دیکە لە لام ئامادەیە ئەگەر ئەزیت کێشە لە لام ئامادە بێت بۆی کە ئەو باسم بۆ بکات ئەو بەچ بەرهەمێکەوە لێرە ئامادەیە باسێکی شوێنەکەی خۆتمان بۆ بکە ئەزیت کێشیت شەکی بە خێراتنتان دەکەم ئێمە وەکو سەرپی مامنووری بەشدارین خواردنێکی تایبەتە و کوردەواریە ئینشاڵڵا تام و چێژێکی خۆیە بێت فیستیڤاڵەکەش و سپاس بۆ کورساتیش سپاس بۆ تۆ گیپەشی لەگەڵایە بەڵێ بەتاکیت ژیپە و گۆشت و جا شەوانی مامنووریە بەڵام ێستا لێرە بەشداریمان کردووە خۆی ئەبێ سەر و پێت هەموو بۆنێکی زۆر تایبەتی هەبێت و جوان کۆڵا بێت ڕۆنەکەی دەردابێ هی مامنووریش بێ دەست پەنجەتان خۆش بێ سپاس بۆ ئێوە سپاس دەکەین بێگومان بە هەمان شۆکە باسم کرد خواردنی زۆر جیاوازیتیایە تەنانەت سەر و پێشێتیای بیر لەوانە کراوەوە کە حەزیان لە سەر و پێەیە خۆی عادەتەن لای کوردوایە 12 شەو ئەچن سەر و پێ خۆن ئەم جارە بێن سەر لە ئێوارە تاقی بکەنەوە بێگومان وەزێکی باشتان پێ بۆی کە شەوەکەش باشتر بخەوە جا بەڕێزێکی دیکەش لێرە ئامادەیە سپاس بۆی کە لە لامان ئامادەبی ئەگەر باسێکی ئەوەمان بۆکەی بەڕێزت بە چ بەرهەمێکی خواردنەوە لێرە ئامادەی بەڵێ ئێمە ئەمڕۆ وەکو سیتی ساربێکەری بەشدارین تاوان لەم فیستیڤالە بەرەمەکانی ئێمە زیاتر هەویرەمە نییە لەگەڵ شیرینی و کۆمەڵێک جۆری ئارت و پەنیر لێرە بەشدارین ئەمڕۆ لەم فیستیڤالەیە هەڵتان داوە تایبەت بە فستیڤالەکە بەرهەمی تازەتان هەبێت یان بەرهەمەکان ئەوەنەی تر تایبەت بێت بۆی کە کەسانە کە دێنە ئێرە زۆر زیاتر چێژ وەرگرنەوەی کە لە دڵی سروشتی شاو بەرهەمە ناخۆن بەڵێ بە تاکیت خۆی فیستیڤال قانونی وایە کە تۆ لێرە بتانی تازەترین بەرهەمێت خەیتە ڕوو بۆ کڕیار بۆ خەڵکی گشتی ئێمە لەم فیستیڤالە بە خۆشحاڵی و توانیمانە چەند جۆری تازەی سەمون بخینە بەرهەم و بە شێوەیەکی تر ئارت کە ئاردی گولتین فریە کۆمەڵێک بابەتی زۆر کیتۆ کە لێرە ئەمانوێ بەڕاستی بیخینە بەرچاو بۆ کڕیارەکان وەکوی کە مەوادی تازە بێنین بەڕاستی ئەم چەند بەرهەمەمانەیە خۆشحاڵین کە خەڵکیش بتوانێت ئاشنا بێ پێی زیاتر دەست و پەنجەتان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت
بە هەمان شۆکە باسمان کرد بیر لە هەموو جۆرەکانی خواردن کراوەتەوە لێرە ئەتوانن بێن خۆتان تاقی بکەنەوە جا بێگومان دەزانن کاتێککە باسی پێشبڕکێ دەکرێت ئەوە نەیتر هەوڵە درێت کە بابڵن ئەو خواردانەی کە پێشکەش دەکرێت بە شێوازێکی جوانتر و بەتامتر پێشکەش بکرێت هەر بۆیە لەگەڵ ئەم هەوڵە جوانەیە ئێوەش ئەگەر بێنێرە تاقی بکەنەوە خۆتان بۆتان دەرەکەوێت کە بێگومان کاتەکە زۆر بە تایبەتی بەڕێتان کردووە جا ئەم جۆرە لە فستیڤالانە هەلێکی زۆر زۆر باش دەڕخسێنێت سەر کۆلانە با کۆتایی قسەکانمە ئاماژێک بۆ ئەوە بکەم کە ئەم فستیڤالانە ئەم هەلە ئەڕخسێنێت کە ئەگەر کەسانێک تەنانەت لە شارەکانی دیکەی عێراقەوە بەرەو کوردستان دێن حەزیان لە تاقیکردنی بابڵی خواردنە کوردەواریەکانە بتوانن لێرە خواردنێکی زۆر زۆر تایبەت تاقی بکەنەوە هەر بۆیە بێگومان کاریگەری ئەبێت لە جوڵاندنی بازار لەوەی کە لە ڕووی ئابوووریەوە سوود و کەڵک بە کەرتی ئابووری کوردستان بگەێنێت وەوا بکات کە ئەو گەشتیارانش کە دێنە ئێرە بە یادگارێکی خۆش لە فستیڤالەکە بگەڕێنەوە بۆ شارەکانیان جا من سپاسی ئێوەکەم ئەگەڕێمەوە لای هاوکارانم سەرکۆ و لانا ئەگەر پرسیارێکتان تایبەت بە فستیڤالەکە نییە بە من ماڵاوایی لە ئێوە لە بینەرانمان بکەم دەستەکانی خۆش بێت سەحەر